ئەو کامێرەکەیمان لێوەدا هینەکە ڕسمیە باشە سڵاوتان لێبێ ئەمە کەماگیانە کەماکاردۆ فەرم هایکی پیشەم بۆ بکەرەوە کەماگیان نزیکە 11مان بڕ ئێستا لەژێر بێهۆشکاری گشتیە تەواوی دانەکانیمان چاک کردوێتەوە وەکو خۆی لە دانەکانت چی لە هەو تو سفێری بردی؟ چی لە هەو؟ دوای بەڕەشم چی بوو؟ هێشە هێشە باش ئەدی وەرە پێشەوە زەمەرە یەک دقەوەرە پێشە بە زەحمەت ئەمە دانەکانی کەماگیانە بەدانی ئەلسا بۆمان چاک کردووە ئەم بەردانی ئەلسای نەویستوە بەس پڕکردنەوەی ویستووە سەر بەرزکەرەوە هەناسەکەی مامە ئەوەش پڕکردنەوەی ویستووە ئەوەش دانی ئەلسای ویستووە باشە کەمان تۆ بۆم باسکە ئێستا کە دانەکانت دوایەوەی کە بۆمان چاک کردی چۆن؟ چاک بوو؟ ئێستا دان دێشێ؟ جارانە دکتۆرە ترسای؟ ئەی ئێستا؟ ئێستا کێ خۆشە؟ زۆر سپاس چەنێ؟ زۆر سپاس کەماگیانێکی بوو لەو ناڵانی کە زۆر لە دکتۆرە ترسا بەڵام ئێستا سوپاس بەخوا زۆر بووین بە هاوڕێیەکی بەردەوام لەبەرەوەی کە سێمان سەمانگ مانگەکەینەوە لەژێر کۆنتڕۆڵایە و سوپاس بەخوا کێشی باش بووە خواردنی باش بووە و خەویشی باش بووە من بەبڕی خۆ دەخۆین؟ بە ساردی ناخۆیەوە نییە؟ فەرمایشیان بۆ بکە؟ هەر بمێن